سەرۆکی ئەمریکا زۆر جار بوو ئەو ناوچانەوە یاخودە وڵاتانەی تەنگەژەی تێدایەوە بە بەرژەوەندەکانی ئەمریکاوە گرێدراوە بۆ هاواهەنگی و چارەسەری کێشەکان کەسێک و یاخود نێردراوێک دەستنیشان دەکات. بوو تیش خستنە سەر ئەم بابەتە و گرنگی ڕۆڵی ئەم نێردراوانە نیاز حامد برایم لێکۆڵەر و چەودێری کاروباری ڕامیاری ڕاستەخۆ لە ڕێگای سکایپەوە لە تۆرۆنتۆی کەنەدا لەگەڵماندایە. کاکە نیاز خۆشاتنەوە بۆ بەڕامەی کورد کونەکشن، ئێوە چۆن دەڕوان ئەرکوکاری ئەم نێردراوانە؟ سڵاو ڕێزم هەیە بۆ بەڕێستان و بینەرانی خۆشەویستی دەنجی ئەمریکا. ئەم نێردانەی سەرۆکی ئەمریکا یا وەزارەتی دەرەوەی ئەمریکا بۆ تەجاوزکردنی ئەو بیرۆکراسیەیە کە لە سیستەمی بەڕێوەبردننی ئەمریکا هەیە بۆ چارەسەری ئەو تانگەژە و ئەزەماتانەی کە لە ناوچەی جیاجایەکانی جیهان ڕوودا کە پێویست دەکاتن ئەمریکا تەدەخل بکە بۆ ئەوەی بەزووترین کات بۆ پاراستنی بەژەوەندەکانی ئەمریکا ئیداراتی ئەمریکا ینی وەکو تەقلیدێک وای لێ هاتووە نێردەی ڕاستەوخۆ دەنێرن بۆ ئەوەی تەدەخل بکاتن و دەسەڵاتێکی فراوانی هەیە بۆ ئەوەی چارەسەری بدۆزێتەوە و لە هەمان کاتی کە ئامانجی سەرشیشی پاراستنی بەژەوەندەکانی ئەمریکایە. کاکە نیاز، ئەوەی شارەزایان باسی لێ دەکەن وەزارەتی دەرەوەی ئەمریکا نەکە ڕێوازێکی دیاریکراوی بەرامبەر بە کورد نییە، بەڵکو گوایە زۆر جاریش دش بە خاست و بەرژەوەندەکانی کورد بووە. بەس ئەوانەی تا ئێستا بەو کارە هەستاون چ برێت مەکۆرک، جێمز جەفرێ و یاخود ئێستاکە ناتان سالێس کە بە سەرۆکی ئەمریکا و وەزارەتی دەرەوە گرێدراون کارێک بکەن جێواز لەو ڕێوازەیە بۆیان داڕژراوە؟ بەڵێ، یعنی ئەمریکا هەتاوەکو شەڕی کۆبانی بەرخۆدانی گەورەی کۆبانی لە چاوی تورکیاوە سەیری کوردی دەکرد و لە تەواوی ئامادەکانی ئەمریکا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست کورد وەکو فیگەر حسابی بۆ نەدەکرا و هەمیشە لە چاوی تورکیاوە چاوی ئاپارتاید و چاوی شۆڤینیزمی تورکیاوە سەیری کورد دەکرا و بە لاوەچی دانراوە یا بە خۆت بەکار دەهات، هەمیشە لەیان سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەکار دەهات، بەڵام ڕێک دەهاتەوە لەگەڵ بەرژەوەندەکانی تورکیا. بەڵام پاش بەرخۆدانی کۆبانی ئەوە گۆڕا لە ئیدارەی ئۆباما، پاشەوەی ئۆباما ینی یەکۆڵینەوەی وەردی کرد لەسەرەوەی چۆن دەتوانێت بەرامبەر تیرۆریستانی داعش ینی حەدەکی بۆ دابنێەوە یاخود لە ناویان باتن. لەبەرەوە لە ڕێگای ئەو بەرخۆدانە گەورەوە کە لە کۆبانی کرا تەدەخلی کردو و نێردەی خۆی نرد بۆەوە. تەبەن دیارە پێشتریش لە مانگی هەشت ئابی هەشت ئابی 2014 دیسان پاشەوەی کە کۆمەڵکوژی شنگال دەوێت لەو کاتیشدا پێویستی دەکرد تەدەخل بکە ئەمریکا و شنگالیەکان لە عێراق دەست کۆمەڵکوژی تیرۆریستانی داعش بخارن. کاکەنێت ئێستاکە کە میدیاکان باس لە گەڕانەوەی مەکۆرک بۆ پۆستەکەی دەکەن، شیانی هەیە ئەو کارانەی پێش دەست لە کارکێشانەوەی بەتایبەت لە ڕۆژاوە ئەنجامی نەدابوو ئێستا ئەنجامی بدات و ئاراستەکان لە بەرژەوەندی کورد بشکێتەوە؟ بەڵێ بۆ خۆی بۆ ماکۆرک کە پاشەوەی لە دەسەمبەری 2010 لە کۆتایی ئێستاقالەدە لەوێ دەچیتێک باز لەوە دەکا، ینی کە ئەو بۆ بەژەوەندەکانی ئەمریکا ینی لە ناوچەکە بوو و توانی ینی هەماهەنگی بکە لەگە ئەو هێزانانی کە لەو ناوچەدایە لە عێراق و لە سووریادایە بۆ ئەوەی لە دژی تیرۆریستانی داعش شەڕ بکاتن. و ماکۆرک ینی باش دەیزانی کە لەلایەک کورد شەربانانی ئازادی لە سووریا قەسەدا بەرامبەر تیرۆریستانی داعش و هەر ئەوانیش بوون پایتەختی ینی خلافەتی داعشیان لەوێ تێک و پێکشکان و دەشیزانی لە هەمان کاتەکە ئەوەی کە تەمویلی یاخود ئەوەی کە
ینی هێز و توانە دەبەخشتە تیرۆریستان دەوڵەتی تورکیایە بۆیە زۆر ماکۆرد لەگەڵ دەوڵەتی تورکیا ناکۆک سەرەوەی کە ڕێکەتدا بە تیرۆریستانی داعش بۆی تیرۆر جێبەجێ کاکەنیاز مەکۆرک لە عێراق لەگەڵ ڕەفراندومان نەبوو و بەشێک لە سەرانی کوردیش لەوانەیە گەڕانەوەی زۆرپیان خۆش نەبێت بەڵام لە ڕۆژاوا بەهۆی هەڵویستی سەر و ترامپ دەست لە کارەکەی کێشایەوە چۆن دەڕوانەوە چۆن لێ دەڕوانەنیوە بڵێ ماکۆرد لەگەڵ ڕێفراندۆم نەبوو ڕێفراندۆم کارێکی گاڵتەجاری پیلانگێڕی دەوڵەتی تورکیا بوو ئەوە نەشاردەوە دەیزانی ینی ماکۆرد ئەو حقیقەتی دەزانی بە گوێرەی ئەو زانیارانەی کە لە بەردەستیدا بوو ئەو معتایاتانەی کە لەسەر ئەرز هەبوو دەیزانی ئەو مەسەلەی ڕێفراندۆم پیلانێکی دەوڵەتی تورکیایە و دەیەوێتن لە ڕێگای پارتیەوە و ئەو حزبە پاشکۆیانەی پارتی وەکو یەکێتی گۆڕانوانە جێبەجێ کاکنیاز لەوێ خوازانی زۆری لە خەڵکی ڕۆژاوا ژمارەی لە سارانیشە لەگەڵ ڕێفراندۆما بوون ینی ڕۆژاوای کوردستان نەمە بەسم لە باشووری کوردستان کە ئەڵی مەسەڵەن پێلایەن تورکیا بوو بەڵام خەڵکێکی زۆر لەگەڵ ئەو ڕێفراندۆمە بوو خەڵک کرد بە دوو سۆز و عاتفە و دەوڵەتی سەربەخۆ وەکو چۆن ئابووری سەربەخۆ ماڵی کوردی وێران کرد لە باشوور بە هەمان شێوە ئەو دەوڵەتی سەربەخۆ و ینی ئەو پیلانجێڕیە ماڵی کوردی وێران کردووە لە سەتا زیاتر نیوەی کوردستان باشووری کوردستان کردەوە ژێر دەسەڵاتی دەوڵەتی عێراق ئێمە لە بیریش نەکەین ینی مەسەلەی کەرکووکیش بە هەمان شێوە یعنی ئەگەر ماکۆرد نەبووایە کەرکووک بە حەلەب دەکرا ینی پیلانی پارتی ئەوە بوو کە کەرکووکی لەناو بچێت تەواو وێران بێ بە حەلەب نیاز حەمەدورایم لێکۆڵەر و چاودێری کاڕووباری ڕامیاری زۆر سپاس ببوورە کاتێکمان بەسەر چوو زۆر سپاس